ئەتێبی بەچی لێکۆڵەر لێکۆڵەری چی؟ وڵی لێکۆڵەر بەعام چۆنەیە بۆن بنە لە پۆلیسا بێ لە ئاسایشا بێ لە شۆ بێ لە پۆلیس زیاتر بەشی تاوانی ئەگەر بەبەست بەشی تاوانی. بەڵێ بەشی تاوانی کوشتن ئەتەوێت چی چارەسەر بکەی چ شتێک زیاتر لەسەر ئەو کێشانم خوێندەتوانێت کە بۆم نە کەسێکە کوژن و بیدۆزنەوانێ کێ کوژەکەی بۆ نە ئێستا شتێک هەیە کە تۆ ناتوانانی بۆ نە بڵی سایاسە ئەوەی کە لەگەڵ ما ئیشەکات ئەوە بکوژەکە نییە باشە ئەکرێەوەی کە لە تەنیشتە لەگەڵ تا ئیشەکەی بێ بە بکوژەکە ئیتر بۆیە زیاتر لەسەر ئەوانم لێکۆڵی لە خوێندەوە یان سێرم کردو درامە شتەکان زیاتر لەسەر تاوانکاریە. تو بەنیازی چیت؟ بەنیازم بە دکتۆری دکتۆری چی؟ بەستەرە و ئێسقان بەستەرە و ئێسقان باشە بۆ ئەو بەشە لە وڵاتی ئێمە گرنگی زۆر بۆ لە بەشە وەرزشەکانە لەوانەیە بەستەری یاریزانەکانمان بچڕە یان شکانێکیان هەبێ